سەرۆکی هەرێما کوردستانی مەسعود بارزانی دەهەپەیبینێکێک کووردا لەگەڵ تووڕا مەدیە ڕووداوێرا گوت ئەمریکا ئەو پشڕاستکردنەک و ئێدیوێچێک جەرەنگ نەگەهەندەستێ پێشمەرگە. بارزانی هەروەها گوت ئیدارەیە ئەمریکا دەئاستە هەری بلندە ئەو پشڕاستکردنە ژن هاوپێدا وێچێک بە زووترین دەم بگەهەندەستێ هێزین پێشمەرگەیان کوردستانê. دەربارەی پرسا سەرخۆبوونا کوردستانێدا بارزانی دیار کرد و تێگەهشتنێکە تەمام ژالی ئەمریکایەوە هەیە لەسەر دۆزا گەلێ کورد. سەرۆکی هەرێما کوردستانê دبەرسڤا پرسێکێدا لەسەر پۆستا سەرۆکاتیەدا گوت پارتی و ئالیین سیاسیین باشووری کوردستانê çi biryarekê bi hev re bidin ew ê pêgiriyê wê biryarê be. Li ser pirsa gel û eger partiyên siyasî biryar bidin Barzanî dê posta serokatiyê da bimîne wê çi helwestekê wî hebe. Barzanî balkişand ku wê demê ew ê jî helwesta xwe li ser biryarê wê zelal bike. جەنابی سەرۆک زۆر سوپاس بۆ ئەم دیدارە لەگەڵ ڕووداو. دەزانم پێشتر باس کرد کە کۆبنەوەکەتان لەگەڵ سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما و جێگرەکەی جۆ بایدن زۆر بەسەرکەوتوو وەسف کرد. بەڵام دەمەوێت بزانم لە ئاس ئەو چاوەڕوانیە نەدابوو کە ئێوە هەتان بوو لە کوردستان پێشەوەی بێنە ئێرە. بەسەراحەت ئەتوان بڵێم ڕەنگە زیاتر بی لەوەی کە ئێمە چاوەڕوانیمان دەکرد. لەسەر مەسەلەی چەک باشە ئەوە گرفت نییە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ چەک نادێن بۆ پێشمەرگە لە ڕووی کەمیەوە هەروەها لە ڕووی دواکەوتنیشەوە کە وابزانم 48 کاژێرێک دوا دەکەوێت کە دەکاتە کوردستان ئەوە گرفت نییە؟ بێگومانەوە گرفتەی گەورە بوو و لەسەر مەسەلەیە زۆر بە دوور و درێژی باسمان کرد و ئێمە تاکیداتی تەواومان وەرگرت کە لەمە دووە چەک دوا ناکەوی بۆ ئەوەی بگاتە دەستی پێشمەرگە. ینی بەدڵنی ئایوەڕۆنە بۆ کوردستان کە بەیانی ئەو چەکانی پێویستانەوەکو چەکی دژەتان. بەڵێ ئێمە تاکیداتی تەواومان وەرگرتووە لە بەرزترین مستەوای دەوڵەتی ئەمریکا. جەنابی سەرۆک لەسەر پرسی سەربەخۆیی کوردستان باس لەوە کرابوو کە لە کۆبنەوەکاندا کۆشکی سپی باسیەکەیت. دەمەوێت بزانم ئەگەر باست کردەوە بە چ شێوازێک باسی سەربەخۆی کوردستان کردەوە؟ من تەنها ئەوەندا ئەتوانم بڵێم کە ئێمە ملاحەزەمان کرد کە تەفاهمێکی تەواو هەیە بوو دۆزی گەلی کوردستان بە شێوەیەکی گشتی. ئەگەر بێت و پێمان گرنگترین پرسیار لای هەر تاکێکی کوردن کۆمەڵەوە کوردانی کردەوەیە کە ئێستا بەیانی بەنمونە عێراق بە دیموکراسی نەما ئەگەر سەربەخۆی مەڕاگەیان ئەمریکا پاڵپشتی کوردستانەکە دانی جارێ ئیجازە بدە لەوە زیاتر ناتوانم بڵێم کە تەفەهمێکی زۆر باش هەیە بوو دۆزی گەلەکەمان و بزانین تەتەوراتی وەزع ئەمانە چۆن دەبێت. جەنابی سەرۆک تەنیا پرسیارێکی تر لەسەر مانەوەت وەکو سەرۆکی هەرێمی کوردستان سامە پرسێکە لە کوردستان زۆر قسەی لەسەرەکرێ وازانم لە دامەزراوەی ئەتڵەنتی گوتت کە ئەگەر پارتەکانی کوردستان و پارلەمان بە هەر بڕیارێک ڕازی بوون ئێوەش ڕەزامەندن پێی. ئێمە هەرێستش عینی وەڵامەدەمەوە هەرامان وەڵامم. بەڵام پرسیارەکەی من ئەوەیە کە ئایا ئەگەر بێت و پارتەکان ڕازی بوون کە بمێنیتەوە وەکو سەرۆکی هەرێم ئایا دەمێنیتەوە؟ وەڵی بۆ بزانم چ بڕیارێک بدەن ئەو وەختە کە بڕیاری ئەوەن دەرچوو بە تاکید پاژە منیش قسەی خۆم دەوی. سپاس جناب سەرۆک. سپاس.